کۆی گشتی ڕووداوەکان 432 ڕووداوبوون لە 2025 لە 2024 کۆی گشتی ڕووداوەکان 699 ڕووداو بووە و ئەگەر بێت و بەراوردێک بکەین بە ساڵی 2024 267 ڕووداو کەمی کردووە. هۆکارەکەی چییە کە کەمی کردووە؟ ڕەنگە لەوانەیە پرسیاری هەریەک لە جەنابتان بێکە ئێمە ساڵانە زیاتر و باشتر خۆمان تۆکمە دەکەین و تیمی زیاتر دادنەی لەو شوێنانەی کە ڕووداوەکانی لێ ڕوودەدە. خنکان لە ساڵی 2025 دوو هاوڵاتی خنکاون لە ئاودا کە یەکیان لە ڕەگەزی نێرە تەمەن 13 ساڵ، ئەوی تریان لە ڕەگەزی مەیە تەمەن 22 ساڵ. 16 کەس ڕزگار کراوە لە خنکان لە ئاودا. 4 کەس بەهۆی سوتاویەوە گیانیان لە دەستداوە و ئەویش بەهۆی هێرشی درۆنی بووە. دوو هاوڵاتی بەهۆی سوتاویەوە بریندار بوون.